با مەبەستی بە دواداچوون بۆ کێشه و گرفتەکانی بینای مۆنۆمێنتی ئەنفال لە قەزای چەمچەماڵ لەلایەک و جۆگرتن بۆ داواکاری کە سوکاری شەیدان و نفالکراوان و ڕێکخراوەکانی بواری ئەنفال لەلایەکی دیکەوە وەفدێکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی کوردستان سەردانی مۆنۆمێنتی ئەنفالیان کرد لە قەزای چەمچەماڵ لەگەڵ هەریەک لە بەڕێوەبەری مۆنۆمێنتی ئەنفال و ڕێکخراوەکانی بواری ئەنفال لە سنوورەکە کۆبوونەوە و گوێیان بۆ داواکارەکانیان گرتن و بەڵێنی گەیاندنی داواکارەکانیاندا. خۆشبەختانە ئەمڕۆ فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان هاتن لەگەڵ ئێمە دانیشتنیشان کرد لەگەڵ ڕێکخراوەکان و کەسوکاری نفالکراوان ئەوە بەڕێوەبەری مۆنۆمێت دیارە سەردانەکەیان بەڕێزانە بۆ ئەوەیە کە لە معنات ئێمە تێبگەن بزان ئێمە چیمانەوێت ئەوە چی کراوە بە کەسی جینۆساید ئەمان چیان پێکرێ بمان بکەن ئێمە زۆر سپاسیان دەکەین کە ئەمڕۆ هاتن لەگەڵ ئێمە دانیشتن دیار ئێمەش کۆمەڵی داواکاریمان هەیە کۆمەڵی پێویستیمان هەیە ئەمانیش خۆشبەختانە جوان بۆ گرتوون و داواکارەکانی ئێمەیان لای خۆیان نووسی و ئامادەن لە ڕۆژی چواردەی چوارە کاری لەسەر بکەن گوێیان لە داوا و داخوازەکانی ئێمە گرت لە ڕووی ئەرشیف و بەدی کۆمنتکردن و بەرەو پێشبردننی مۆنۆمنتەکان و ڕێخستنیان کە مۆنۆمنتەکان شایستە بێن بۆ قوربانی دانەی کە لە ڕابردوودا بە سەرگەری کووردا هاتووە ئەوە جوان لە کەسوکاری ئەنفالکراوان ڕاگرت ئەمانش هاتوون کە زانیاریان زیاتر بێت بۆەوەی بتوانن زیاتر داوککی لە کەسوکاری شەیدان و ئەنفالکراوان و بەرەو پێشبردنی ئەم کەیسە بکەن دەستخۆشیان لێکم سوپاسیانەکەم تەمە ناکەم کە هەموو فراکسیۆنەکانی تری کوردستان سەردانی مۆنۆمێنت و چەمچەماڵ کە بە پایتەختی شەیدان و ئەنفالکراوان ناسەندراوە جۆ لە مەعانات و داواکاری کەسوکاری شەیدان و ئەنفالکراوان بگرێت. بەدریە ئیسماعیل پەرلەمانتاری فراکسیۆنی کۆمەڵ ئامانجی سەردانەکەیانی بۆ پەیام خستە ڕوو ڕایگەیاند ئامانج و مەبەستیان لە بەسەرکردنەوەی سنوورەکە گوێگرتنە بۆ کێشە و داواکارەکانی کەسوکاری ئەنفالکراوان و ڕێکخراوەکانی بواری ئەنفال بۆ ئەوەی لە دانیشتنی ڕۆژی چوارشەممەی پەرلەمانی کوردستاندا تاوتوێ بکرێت و قسە و باسی لێەوە بکەن. ئێمە فراکسیۆنی کۆمەڵی دادگەری پێشەوەش تاوان کۆمەڵێک پەرلەمانتار کۆدەنگێک هەبوو کە ڕۆژی چواردەی چوار کۆبوونێکی تایبەتی پەرلەمان ئەنجام بدرێ ئێمە بلو مناسبە هاتین بۆی وردەکاری و پێداویستیەکانی خەڵکی ئەم دەڤەرە و کەسوکاری شەیدان و ئەنفالکراوان لە هۆڵی پەرلەمان کە تیمی حکومەت لەوێ ئامادا بێ بگەێنین بە خۆشحاڵیەوە ئێمە بەهەسی بەرپرسیان خۆم کە بۆ خۆم قوربانی ئەنفالم و کەسی دەرەجەیەکم ئەنفال و کەسوکاری ئەنفالم زۆر حەزم کرد و داکۆکی زۆرمان کرد کە کۆبوونەوەی لە پەرلەمان ئەنجام بدرێ و بە حزوری تیمی حکومەت بۆ ئەوی ئەو پێداویستیانی کە لەم دەڤەرەدا هەیە کە بەداخەوە بۆن من لە ڕووی خزمەتگوزاری لە ڕووی پەروەردا لە ڕووی تەندروستی لە زۆر ڕووەوە ئەم شارە و گەڕەکە ئەنفالکراوەکان مەحرومە بۆیە ئێمە بە نوێنەرایەتی خەڵکی ئەم دەڤەرە و هەموو کەسوکاری ئەنفالکراوەکان ئەتوانین داواکاریەکانیان بگەێنی. چواردەی چواری ئەم ساڵ 33 ساڵ تێدەپەڕێت بەسەر جینۆسایدکردن و قڕکردنی گەلی کورد لە باشووری کوردستان لە ژێرناوی پرۆسەی بەناو ئەنفالدا. دوایە و ماوە دوور و درێژە و دوای چەندین کابینە یەک لە دوای یەکەکانی حکوومەتی هەرێم تا ئێستا نەک هەر نەتوانراوە کەیسی ئەنفالی گەلی کورد لە سەراستی جیهان بە جینۆساید بناسێنرێت بەڵکو تا ئێستایش کەسوکاری ئەنفالکراوان جیرۆدەی چەندین کێشە و گرفتن. لا ئێستاشدا فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی کوردستان هەوڵەکانیان چڕ کردووەتەوە بۆ گەیاندنی کێشە و داواکاریەکانی کەسوکاری ئەنفالکراوان بەلایەنە پەیوەندیدارەکان. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ.